ماوەی 4 ساڵ جارێک خەڵکی عێراق بە کوردستانیشەوە بۆیان هەیە ڕوو بکەنە سەر سندوقی دەنگدان بۆ دیاریکردنی نوێنەرەکانیان لە پرۆسەی حکومڕانیدا. لە ئێستاشدا هێز و لایەنە کوردیەکان خۆیان ئامادە کردووە تاوەکو بچنە کێبڕکەی بەدەستهێنانی زۆرترین کورسی هەڵبژارنەکانی عێراق. چاودێرێکیش دەڵێت تاکە دەرفەت لە بەردەم خەڵک هەڵبژارنەکانە تاوەکو بڕیاری خۆیان لەسەر بدەن. تاکە شانسێک کە خەڵک هەیەبێ بۆ گۆڕینی شێوازی حکومڕانی بۆ گۆڕینی سیستمی فەرمانڕەوایی ئەوەیە کە لە سندوقەکانی دەنگدان ئەو کاتانە ئەوانەی کە مثلەن ڕخنیان لیان هەیە گلیان لیان هەیە پێویستە لێ مەسەلەن پێیان نیشان بدەن بەڕاستی. گرنگەوەیە بتوانن ئەو تاکە شانسەی وەک گوتم کە هەیەە ئەو تاکە مافەی کە هەیەە لە کاتی هەڵبژاردنەکاندا دەتوانن وەکو کارتێکی فشار وەکو کارتێک وەکو با بڵێن من پێم وایە دەبێت پێویستە ئەو فرسەتە لە دەستە خۆمان نەدەین هیچ کەسێک ئەو فرسەتە لە دەست خۆی نەدا و بەشداری بکات لە هەڵبژاردنەکان. مامۆستایەکی ئاینیش دەڵێت لەسەر هەموو تاکێکی کۆمەلگا پێویستە ئەو ئەرکە ئاینی و نەتەوەییات جێبەجێ بکات و لە ڕۆژی هەڵبژاردنەکاندا نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێت. هەرچێکی ئاینیە ئینسان گۆڕانکاری بکات و هەوڵدا گۆڕانکاری بکرێتن هەتاکو لە جاتی زوڵم عەدالەت بێتە جێی. ئەو کەسەی کە دەنگ بداتە کەسێکی خراپ لە هەموو خراپەکانی بەشدارە، لە زینا، لە ئارە خواردن، لە گرتن، لە کوشتن، لە زوڵم، لە نەعەدالەتی ئەوی دەنگ بداتە خەرکی خراپ لە هەموو خراپەکانی بەشدارە بە نەسی ئایەت و حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو کەسەی بۆ بە پێچەوانەوەشەوە ئای دەنگ بدەیە خەرچێکی چاک باش دەست بە دەست نوێژ بە ئەخلاق کە هەوڵ ئەدەن زوڵم لابن عەدالەت بینەجێ لە هەموو خێرەکانیان بەشدارن لە جومعە و لە جەماعەت و خێر و قورئان و عەدالەت و چاکە و باشە لە هەموو چاکەکانی بەشدارن ئەو بە نەسی ئایەت و حەدیس بڕایتەوە کۆتایی پێهاتیە. ئەگەرچی لە کوردستان زۆر جار ئەو مافە لەلایەن هێزەکانی دەسەڵاتەوە پێشێل دەکرێت و پرۆسەی هەڵبژارنەکان لە بەرژەوەندی خۆیان دوا دەخەن، بەڵام هەڵبژارنە گشتیەکانی عێراق کە تەنها مانگێکی ماوە هەمیشە لە کاتی خۆیدا ئەنجام دەدرێت و هیچ بەهانەیەک بۆ دواخستنی قبول ناکرێت. هەر بۆیە ئەم هەڵبژارنەش بە یەکێک لە ئەرک و بەرپرسیارەتیە گرنگەکانی سەرشانی هاوڵاتیان دادەندرێت تاوەکو ڕەزامەندی خودای گەورە بەدەست بێنن، هاوکات بە دەرفەتێکی گرنگیش دادەندرێت تاوەکو ئەو نخبە سیاسیەی بەرپرسیاری شکستەکانن بگۆڕدرێن. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.